ئەلبەت بەنسبەت پارەی گەرمی جوتیارانەوە کاتی خۆی هەوڵێک درا کە کەمتر گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستان وەربگیرێ، بەڵام ئێماندێک ئالێتمان هێنایە ینی داوامان کرد بە تایبەتی ئەو کاتە لە 16 مانگا بوو بیرم دێت کە ڕایانگرت بوو پەیوەندیمان کرد بە وەزیری تیجارەوە کە ماوەیەک درێژی کردەوە ئەو مدەیە گەیشتە 26 مانگ دەڕۆژیان درێژ کردەوە بوو بەوەی کە جوتیارانی هەرێمی کوردستان گەرمەکان هەموو تەسلیم بکەن. پارەکە لەسەر ئەساسی کام گەرم تەسلیم کرا بێت و پارەیە ئەدرێت کە هەندێک ئیشی فەنی هەیە ئەویشەوەیە کە ئەو ئەوراقانەی کە وەسڵانەی کە پارەکەیان گەرمەکانیان پێوەرگیراوە و لەسەر ئەساسا تەدقیق کرێ دوای تەدقیقکردنەکە ینی ئامادە بێ بۆی کە پارەکە خەرج بکرێت ئەوەندەی ئاگادار بین ئێستا 2 هەفتە بێت تیمێک هاتووە هەرێمی کوردستان بە تەدقیقکردنی ئەو وەسڵانە و ئەوەندەی کە قسەمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە پێویستیان بە دەڕۆژتا 2 هەفتە ئەبێت ئیتر کە تەواوی بکەن واتە لە ماوەیەکی کورتە تەواوە بێ و 12 مانگیش حەیدەر عیمادی بڕیارێکی دەرکردووە کە مەکتەبەکەی کە بڕیارێکیان دەرکردووە کە ئەبێ لە ماوەی یانە سا هەشتای ئەو پاری گەرمە بە زووترین کات بدرێت مەبەستی سا هەشتاکەش ئەوەیە کە ینی ساڵی پار ئەوەی کێشەیەکمانە بوو کە گەرمی جوتیاران ئەوانەی کە مابوونەوە یاریمی کوردستان و ئەوە ساڵەکانی 2015 لەبەروی پارەکەم بوو بڕیار درا سا 50 بدرێ سای 50کەی تر تەخیر بکرێت ئێستا ئەمە بڕێرەوە سای 80 بدرێت لەبەرەوەی کە پارەی هین کەمە سیولە کەمترە بەڵام باشترە لە پار و ئەوی تریشی ئەوە نیە کە بفەوتێ وەکو ئەوەی کە پێمان ڕەگەنراوە نافەوتێ و ئەدرێ و ئەمە هەرێمی کوردستانی دەگرێتەوە پێش ئەوەی کە بین ئێرە دەنگۆیەکە بوو کە ئەساس هەرێمی کوردستان ناگرێتەوە پەیوەندیمان کرد دەرکەوت هەرێمی کوردستانی دەگرێتەوە وتیانی شتێکمانە کە هەرێمی کوردستان ئەم هەموو پارانەیە کە نەدراون هەموو پارانەیە نەدراون ئەوانشی کە دراون بەجێ تەعاملیان لەگەڵ ئەکرێت پارەکان دیار نییە بەڵام هەر گەرمێک تەسلیم کرابێ و هەر جوتیارێکە گەرم پێم وایە خۆ جوتیارەکانی هەرێم هەموو گەرمەکانی لێرە تەسلیم کردووە و کەمیش نییە چونکە ئەو نسبەی کە گەرمی لە هەرێمی کوردستان تەسلیم کراوە بە بەراورد بە شارەکانی تر زۆر